لیستی موچەی بانگەکانی 10 و 11 و 12 ڕەوانەی وەزارەتی دارایی عێراقراوە، بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجەتاوەکو ئێستا موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش دابش نەکراوە. لەلایەکی دیکەوە بازنەی بایکۆت تا دێت لە فەرمانگە و بەڕێوەبەراتەکانی بەتایبەت سنووری پارێزگای سلێمانی ئەمڕۆ بەشی خوێندنی کوردی کەرکووکیشی تێکەوت فراوانتر دەبێت. ئەمانە و چەندەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. وەزارەتی دارایی هەرێم لە ناردنی لیستی موچەی فەرمانبەران بۆ بەغدا گورج و گۆڵە و حسابەکەی ساف کردو و لیستی کۆتا مانگی ئەم ساڵشی نارد، بەڵام موچەخۆران هێشتا چاوەڕێی موچەی مانگی دەن. ئەمڕۆ دووشەممە وەزارەتی دارایی هەرێم بڵاوی کردەوە کە لیستی موچەی مانگی 12 لەلایەن نوێنەری وەزارەتی دارایی هەرێمەوە ڕادستی وەزارەتی دارایی عێراق کراوە. وەزارەتەکە لە ماوەی ڕابردوودا لیستی موچەی مانگەکانی 10 و 11شی ناردبوو، هەرچەندە بەغدا بۆ موچەی مانگی 10 پڕەپارەیەک کە 661 ملیار دینارە نردوێتی، بەڵام هەرێم دەڵێت کەمە و بەش ناکات، بۆیە تا ئێستا دابەشی نەکردووە و موچەخۆرانیش چاوەڕێی موچەن و تا ئێستا چارەنووسی موچەی 3 مانگی کۆتایی ساڵ بە نادیاری ماوەتەوە. هەر لەسەر دواکەوتنی موچە بازنەی بایکۆت فراوانتر دەبێت. ئەمڕۆ جگە لە سلێمانی کەرکووکیشی تێکەوت. با پێی زانێرەکانی 964 بۆ دووەم ڕۆژ کارمەندانی بەڕێوەبەرایەتی چووی سلێمانی بایکۆتی دەوامیان کردووە و هەریەکە لە بەڕێوەبەرایەتەکانی خانەنشینی پێشمەرگە، شارەوانەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا، دادنووس و چەند کۆلێژێکی زانکۆی سلێمانی و بەڕێوەبەرایەتی دارستان و پاوان، کارەبا و ئاوی سلێمانی و چەند خوێندنگەیەک بایکۆتیان ڕاگەیاندووە و دەوام ناکەن. لە کەرکووکیش مامۆستایانی خوێندنی کوردی گرتبوونەوە و دەڵێن بەبێ موچەت دەوام ناکەین. ئەو مامۆستایانە کە سەر بە پەروەردەی هەرێمی کوردستانن بۆ 964 باسییان لەوە کرد. نەڕێگە دەدەن بە گواستنەوەی ڕاژەکانیان ناڕۆژەکانی دەوامیان بۆ کەم دەکەنەوە، لەوەک مامۆستایانی خوێندنی عەرەبی و تورکمانی لە کاتی خۆیان موچەکانیان پێدەدرێت. دیوانی چاودێری دارایی عێراق دەڵێت لە هەر 5 فەرمانبەرێکی هەرێم تەنیا یەکێک ماوە موچەکەیان تەوتین نەکرابێت، چونکە تا ئێستا لە 180 هەموو فەرمانبەرانی هەرێم موچەکانیان ڕۆبانکی کراوە. دیوانی چاودێری دارایی ئەم زانیاریانەی بە لیژنەی دارایی پەرلەمان داوە و پێشی وتون کۆتایی ئەم ساڵ دوا مۆڵەتە بۆ تەواوکردنی پرۆسەی بایۆمەتری. هەرچەندە زانیاریەکانی دیوانی چاودێری دارایی فەرمین، بەڵام باپی ئەو زانیاریانەی 964 لاتی مێژباری من دەستی کەوتووە تا ئێستا لە 172 کۆی فەرمانبەرانی هەرێم موچەکەیان چۆتە سەر هەژباری من بە شێوەیەک لە هەولێر و دووەک ڕێژەکەی شۆتە لە 196، بەڵام لە سلێمانی تەنیا لە 135 فەرمانبەرانی مەدەنی لەسەر هەژماری منن. ئەمڕۆ 11مین فێستیڤاڵی سینەمایی دۆک بە بەژاری 107 فیلم دەست پێ دەکات و بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام دەبێت. چەندین ئەستێرەی جیهانی و عەرەبیش لەوێ دەبن. حەسەن عارف بەرپرسی ڕاگەیاندنی فێستیڤاڵەکە بە 964 وت. لە فێستیڤاڵەکە 107 فیلم نمایش دەکرێن کە 46 فیلمیان کوردین. باس لەوەش دەکات ڕووداوە وەرزشیەکانی ئەم ساڵی دهۆک وای کردووە تەوەری سەرەکی فێستیڤاڵەکە باسکردن بێت لە وەرزش. سەرنجتان ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە. ئەمڕۆ 9/12 ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. بۆ بۆنەیەوە ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسی کرد، هەندێک ئاماری لەسەر گەندەڵی خستۆتە ڕوو. باسی لەوە کردووە کە گەندەڵی لە هەرێمی کوردستان و عێراق خەڕەشەیە لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان بە دەرەجەی یەکواتە. گەندەڵی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک بە پێی قسەی ئەوان گەیشتۆتە ترۆپ، یعنی لە هەموو بوارەکاندا. وە ڕیزبەندەکە عێراق لە ڕیزبەندی نێوان 20 بۆ 25مین وڵاتی دنیاە بۆ گەندەڵی. ساڵانە ئەم ئامارانە کە لەم ڕۆژەدا ڕادەگەێنرێت هیچ جێگەی دڵخۆشین لەبەرەوە گەندەڵی تا بێت زیاد دەکات و ئامارەکانیش ئەوە دەردەخەن. ئەحمەد باسی لەوەش کرد کە ئەمساڵ 573 داوای یاسایی لەسەر دۆسیەی گەندەڵی کراوەتەوە، لەوانە 223یان براونەتە دادگا و دەکرێت یەکلایی بکرێنەوە. زیاد لە 20 دانیان تاوەکو ئێستا ئەو دۆسیانی کە براونەتە دادگا یەکلایی کراونەتەوە. ئەم ڕێژە زۆرەی گەندەڵی ینی بەشێکیان نێنراونەتە دادگاکان و بەشێکی هێشتا هەر ماوە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، پێشکەشم کردن شاد.